عەبدوڵڵا عیزات زیاتر لە 20 ساڵە دوکانی جلوبەرگی مناڵ و گەنجانی لەناو بازاڕێکی هەڵەبجە هەیە. ئەو کاسبکارە باز لە کاریگەریەکانی دابەژنەکردنی موچە لەسەر بازار دەکات و دەڵێت بە درێژایی کارکردنی بێبازاری لەم شێوەیەی چەند مانگی ڕابردووی نەبینیوە و 2 مانگیشە تەواو جموجوڵی بازار وەستاوە. 3 مانگە موچە نەدراوە. کاریگەری بەڕاستی زۆری کردووە سەر بازار، هیچ کەس ئەمڕۆ وەکو دوکاندار زەرمەند نەبووە. بەتابێت ئێستا باشقور لەوەش بڵێ هەر ماشەکەیەتی ئەگەر بدرێ تۆ دەهێنێ، بەڵام ئێمە زەرمان مەسەڵەن بێ بەسەر زەرەکە بەرگە ناگرین. دوکان بەشە تۆ ئەبێ ئێمە 3-4 جار لە 2 ساڵ ڕابردووە تا ئێستا زەرمان هات بەملا. ئەتر بەڕاستی بەرگەی ئەم قەیرانانەوە ئەم زەرە ناگرین دوکاندار. باوەڕەکەی دوکانداری وایە ئێستا بڵێم کرد دوکانەکەشی پێ نادرێ، ناڕەحەتە درێ بە زەحمەت زۆر باسە. لە 2020 تقریبا 2000 لەم بازاڕە 23 ساڵە باوەڕەکەی تا ئێستا بێ بازاڕی وام نەبینیوە. کاسبکاران و دوکاندارەکانی ناو بازاڕی هەڵەبجە هاواری بێبازاڕیانە، وەکو خۆیان دەڵێن تووشی زەرێکی زۆر بوون و ئەو کاڵاوشمەکانی هێناویانە وەکو خۆی بەدەست لێنەدراوی ماونەتەوە. دۆخەکە بە جۆرێکە بەشێک لە کاسبکاران تەنانەت توانایان نییە کرێی دوکانەکانیان بدەن. هەموو شتەکان بەڵێ شتەکان یعنی دوکانەکەوەتان لە بازاڕەکە سێرەکەیت ئیلا دوکاندارەکانەوە کەس نبین. ئەمە ساعت 4:30 و 5 یعنی ئەمە گەرمەی بازاڕەکەیە. ئێستا سێرەکەی تەماشاکەی هەشتێکی وای تیان نییە، هیچ کەس هیچ ناکڕێ. ئەنی کاتی تەلەبەیە، کاتی مەکتەبە، کاتینە سێرەکەی بازاڕێکی هیچەوە تا هەموو چیە ناوە ماوەت. مەسەلەی کاریگەری بێ ڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەرمان. ئێمە هەتا موچەوە نەگرێ ئێمەش بازاڕمان نییە. زایدەنەوەش یعنی من تقریبا 22 ساڵە 23 ساڵە لەم بازاڕام، یعنی بە ژیانم شتیوام نەدیوە. یعنی ڕۆژانە هین اعتیادی خەریکی مۆبایلەکانی چارمان نییە. یعنی ئەوەنەشمان سەری مۆبایل کردووە، یعنی لەبێ بازاری و لەبێ ئیشیە ئینسانی وا هەیەت 2000 تەبعی پێ نییە، 2000 تەبعی پێ نیە. کابرا چۆن دێتە بازاڕەوە؟ قەیرانی دارایی و بێموچەیی تەسیرە ڕاستەوە خۆی زیاتر بەسەر کاسبکارۆیە. جاران مەسەلەن جموجوڵێکی باشە و لە بازاڕە، بەڵام من لەوەتی تقریبان ئەوە 10 ساڵە زیاترە بێت هەتا لە 2014ەوە کە قەیران دەستی پێکرد تا ئێستا بێ بازاڕی وام نبینیوە لەم قەیسەریە. دواکەوتنی موچە تەنیا گیرفانی موچەخۆران و فەرمانبەرانی بەتاڵ نەکردووە، بەڵکو و کاریگەریە و شێوە و ڕاستەوخۆی لەسەر جموجوڵی بازاڕیش داناوە. بەپێی بە دواداچوونەکانی پەیام لە ئێستادا جوڵە و مامەڵەی نێوان کڕار و فرۆشیار تەواو دابەزیوە و زۆرینەی خەڵکیش بۆ دەستخستنی پێداویستەکانی ڕۆژانە بە ناچاری پێشت بە قەرز دەبەستن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.